خۆشە لە هەر جێیشی دنیا کورد هەر شتێکی بەسەر بێ پێم خۆشە هەر چوار پارچەی کوردستانیەک بگرێ و بە دانووساندن بەبێ شەڕە بێ ئاژاوە کێشەکان چارەسەر بکرێ لێرەدا هەموو کەس کورد دژمنی گەلەگەلێک زۆرە ئێمەش هەموو دژمنی خۆمان دەناسین لەسەرەوە لەگەڵمانن لە بنەوە دژمانن جا پێویستە هەمووانێک بگرین بۆ سەرکەوتن بەرەو لوتکەی چیە ئینشاڵڵا سەردەکەوی منوەکو کچێکی باشوور داوا لە هەموو وڵاتە زلێزەکان دەکەم کە بە زووترین کات بەهانەی کوردستانەوە بێن ئەو شەڕێ ڕاگرن چونکە بەڕاستی منداڵێکی زۆر ئاوار و دەربەدەر بووینە و بێتاوانن بەڕاستی و دووبارە هیوادارم ئەو شەڕێ ڕاگرن چونکە کوردستان ئاستی خوازم تانێ داخوازە بن هەرگرتنە یەکێتیە لەسەر مەسەلا کورد تەف گورگ و بەرخ دەبن دە هەواڵە یەک لێ کورد نابن یەک تانێ داخوازم یەکگرتنێک ڕێزیە یەک هەلەویستیە ji netewên bûyî can Amerîkayê jî tenê dixwazim hevpeymanê xwe ku Daeş şikandine bi cih neêlin. Zor qedrekî zor e û hez dikim li dewletê UN û Amerîka bêne serxat û îşeka zû betewî bikin çunka qedr li ser heq niye bêt li ser xaçî dîka bîgirî.